باردە وەڵە بۆ باوکم چیلات بێ ڕزگار پیاوێکی کاسبوو بێکێشەیە ڕۆژانە بۆ بژێوی خانەوادەکەی لە کوچە و کۆڵانەکانی شارکاری پاق لە فرۆشتن دەکات. ڕزگار سێبرای هەیە بارودۆخی داراییان باشە بەڵام بەداخەوە هەرسێکیان عەبدی پاران. کچێت خوا ئەوە مێردات و هەیتێت خوشک و برایەکانی نەیانە دەمی و بەسە براکەم تۆ چۆن وەردەبوو مناڵەیە باسی بەوە کێکەی نانا باد لێ دەبی کوڕم لێ دەبی ئەو بابەتی تیا یەک کەلکی دنیای نیە هەر ئیستیفادەی نییە. بەسە کوڕم بەسە خاڵە جوان بابا جوان هەستۆ خوشکم چەند جار پێم گوتی کچێ مێر بەو پیاوەی مەکە کچێ و پیاوە هیچ لەبار نییە کچێ مفلیسە لۆ بە قسەی برات ناکەی لۆ هەر گوتت مێرد پێدە دەهەری گرەوە ئەو حالیتی داری بەسە کوڕمی بڕۆ هینی وەختی ئەو قسانەیە باشە پێم نارێت لۆ دەکە لەو پیاوەی دەبتەوە بابا من دەزانم لۆ نایەنەکردی ئەگەر حەفلە و شایی چادەهاتم خۆ بەس ئەوە دەزانن پارەی نیە و فەقیرە نایانەوێ پارەکەی بدەن هەندە ڕەزیل و پیسکەنە هادی دەیانێ پارەکەی بە متوو بدە بڕۆ کوڕم دە بەسە خاڵە جوان بە خۆ پارەی باوکم نابێەوە بە باوکم ناکەوە کورا دەنگە دەنگت نێ زمانی چ درێژە لە بەیانیەوە تا ئێوارەی نان نییە بخۆی بەسە تۆ ناتوانانی هەواڵ سوگەوت لەگەڵ مناڵی منا بکەیت چێ و دەنگە دەنگە زەحمەت نەبی ئێرە نەخۆشخانەیەک فەرمو بڕۆن دەرێ با فاسیکەم فەرمو دەی بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاق لە فرۆش نەبینی لە ڕێناوە و جەڵبەلەیدا پێی دەرێم کاک ڕزگار جان وەرە لەکنا منیشکە لەکن بابا میشکە ناکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشەکیەوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری بەرێم کاک وەرەی فەقیر سەرخۆ هەرنێ فەقیر سەرخۆ بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەوران بگرێت دە باشە کوڕەکەت هەیە کردە تەیارە لێمان خستەخانەی کوڕم باش کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوایعانی ئێمە من خێزانیەوە هیچی مەنیە لەو گۆڕە بووینە خزم و کە سوکاری بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە ڕازینی کاکە تەواو خاڵە جوان باوکم پێویستە لەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت کوڕم دەزانم بابکە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە بەڵێ من خۆمیش دەکەم دکتەر جان خوا باوکم چاکەوە بەداخەوە نەشتەرگەریەکە دوو دەفتەر دۆلاری دەیە بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆ دەکەم زۆر سپاس دکتۆر گیان سپاس دەکەین وەرنە ژوورەکەم بە عنوانی شوێنەکەتان بدەین باشە زۆر سپاس دکتەر جان بشی خوا خێرت بنووسێت زۆر سپاس پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی ئێ براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برایی هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم وڵا ڕاست دەکەم مادام خۆم پێیەکەم چۆن خۆت پەیدای دەکەی بەچی ئاڵتونەکانم ئەفرۆشم ئاڵتون خوشکم گەر شتێکی وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتونانە هی خۆتە براکەم تۆ ویژدانت هەیە مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتونم بۆ چییە گەر بۆ مێردەکەم نەبێت مادام قرارت دایە شتێکی وا بکەیت ئەمە چی دێتو ناناسم کوڕم ڕەزوان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە هەستە باش
نستە بەرچینە لای دکتۆر.